بەڵێ ئاریلا نەبانیتان باش و بە هیوام ڕۆژێکی زۆر باشتان هەبێ هەڵبەتە پێشەکێکی زۆر باشت لەسەر هەم مۆزەخانەکەوت و هەم لەسەر ڕۆژی میلات و کەلەپوریوت منیش ئەمڕۆ لێرە لە مۆزەخانەی گوڵڕەنانم لێرە لە قەزای چەمچەماڵ گەنجێک لێرە بە ناوی کاک بەڵێن کە بە خەلیفە ڕەنان دەناسرێت لێرە ماڵەکەی خۆی کردووە بە مۆزەخانەیەکی زۆر جوانی کللتوری وەکو تۆ ئاماژەت پێ کرد زیاتر لە 10,000 پارچەی لە ناوچە جیاجەکانی کوردستان کۆکردوتەوە و هێناویی لێرە داینا و پاراستوێتی و هاوڵاتیان و گەنجان دێن سەردانی شوێنەکە دەکەن و ئەم بابەتە کللتوری و کەلەپوریانە دەبینن و هەندێک جاریش وەکو خۆی ئاماژەی پێکرد کەمێک پێشە قسەم لەگەڵ کرد بۆ بابەتی با بڵێن بۆنە و مناسەبات و فستیڤاڵەکان دێن و ئەم پارچانە دەبەن و سوودی لێ وەردەگرن بەڵام پێش ئەوەی ناو مۆزەخانەکەتان پێپشان بدەم ئاری لانەمەوێ باز دەوە بکەم کە قەزای چەماڵ تایبەتمەندی خۆیە هەڵبەتە کۆمەڵێک جێگەی کەلەپوری و کللتوری کۆن لە نێو قەزای چەمچەماڵ هەیە کە لە شوێنەکانی دیکەنیە یەکێک لەوانە گوندی چەرمۆ کە بێ مێژۆکەی بۆ 9,000 ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە کە بۆ یەکەمین جار مرۆڤایەتی لەم گوندە دۆزرایەوە و بۆ یەکەمین جار لەم گوندەیە کە گوندی چەرمۆ دۆزراوە کە مرۆڤ فێری ئەوە بووە کە شت دروست بکات لە قۆڕ و هەروەها بابەتی ژیانی ڕۆژانەی خۆی دروست بکات و هەروەها کشت و کاڵیش بۆ یەکەم جار لە گوندی چەرموو دۆزراوەتەوە و ئاماژەم پێکرد کە مێژۆکەی بۆ 9,000 ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە کە گوندێکی کۆنی کۆنە و توانم بڵم لەسەر ئاستی جیهان یەکەم گوندەکە کشت و کاڵی تێدا دۆزراوەتەوە هەر لە تەنیش ئەم گوندۆ شوێنێکی ترێ بە کەریمی شایەر ناسراو ئەویش مێژۆکەی بۆ 10,000 ساڵ دەگەڕێتەوە 1000 ساڵ لە چەرموو کۆنترە بەڵام مرۆڤایەتی لەو سەردەمەدا لە چاخی بەردی نابەواتە بەبەر شتەکانیان دروست کردو نەگەیشتون بە وەکو گوندی چەرموو با بڵین لە بابەتی خۆرشت بۆ خۆیان دروست بکەن من ینی بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم بابەتە میوانێکم دەبێ و دواتریش وێنەی ناو مۆزەخانەکەتان بۆ دەگوازمەوە کاک بەڵێن ئەگەر بیتە ئێرە سڵاوت لێ بێ ئەم کاتت باش بیرۆکەی دروستکردنی ئەم مۆزەخانەیە لە قەزای چەمچەماڵ بۆچی دەگەڕێتەوە پێم بڵێ تاکو ئێستا ئەم پارچانەی کە لێرن زیاتر لە 10,000 یان زیاترە کە کۆت کردوتە نێو ئەم مۆزەخانە سڵاو لە ئێوە سڵاو لە کەناڵە جوانەکەی کورسات کە هەموو کاتێ بەرنامەی کەلتوری و کەلتوری لە یادا من عاشقێکی سەودا سەری کەلتورم ئەو کەناڵانەی ئیسا کەناڵی ڕەسەنە کەناڵی کورسات بە پێشەکی کەناڵی کورسات بەرنامەی کەلەپوری و زانیاری لەبارەی پارچە کەلەپوریەکانەوە ئەدان من عاشقی ئەو بەرنامەیەشم و دەستی کاک ئاری و لانەخان خۆش بێ کە هەموو کاتی عاشقی کەلەپورن و من ناوم بەڵێن محەممەدە ناسراوم بە خەلیفە ڕەنان لە ماڵی عشرەتی سۆفیۆنم لە هۆزی گەورەی هەمەوان لە مناڵیەوە لە کەرەستەکانی ماڵی باپیرم ئەوان ئاغا بوون بەس باپیرم خۆی بە ئاغا نەزانی و هەموو کاتێ ماڵێکی جوان و پیاوێکی دەوڵەمەند بووە لە سنوورەکەی تری لە باپیرم دەوڵەمەندتر نەبووە کەرەستەی ماڵ و ئۆشتانە نەمێلاوە لە هەشتاهۆش لا دێ بڕمێ هەمووی کۆکردەوە نەمێڵاوە دوای پەرم پێداوە بە شوێن چوومە بڕۆکە بۆ پارچەی چوومەتە ماردین چوومەتە ئەستەمبول چوومەتە ئەسفەهان کە پارچەی پەیوەندی بە کوردەوە هەبوو بێهێناومە وەکو ئەمە عشقێک وایە بۆ کەلەپور من یەکێکم لەو کەسانەی کە یەکەم کەسم لە هەرێمە خۆزگا ئێستاکە لەم کەناڵی ئێوە یەکێک تەلەفۆنێکی بۆ کردمان دوای بەرنامەکەی تاکا کە تۆ یەکەمنی دووەمی من یەکەمن کە جلوبەرگی کوردیم پاراسووە جلوبەرگی کوردی خەڵک لای وایە کاوسەڵتە کۆنە کاوسەڵتە 300 بۆ 350 ساڵ تەمەنێتی بەڵام ئێمە جلی زۆر کۆنمانەیە جاروە هەبووە کوڕەمیرێک بۆ ئەوەی هێلەکێکی چەرمی ورچی سپی لە ئەوروپاوە هاتووە لە هاتوۆتە رووسیا هاتوۆتە ئەستەمبول کڕیوێتی دەگایداوە دەگا زۆر بووە بۆ چەرمێک کە کردوێتی بەهێلک و بارجی و بەجینی بە دیزاینێکی جوان ڕازێناتە ئەو کاتە دیتر ئەوە جوانترین جلی سەردەم بووە کە پۆزیان پێوە لێداوە و ئێمە من وەکو خۆم یەکەم کەسم لە جلوبەرگارە هەتاکو لە جلوبەرگی ئافرەتان کەوام لەلایە دوو میردانیشتونە دوو پیا و ماقۆڵ وتوێتی کچەکەمت دەمێ نەیوتە ئاڵتون کەوایەکی گورونی بۆکەی باشە کاک بەڵێن مەبەستمە پرسیاری ئەوە لێکم جگەر لە بابەتی جلوبەرگ چی بابەتێکی دیکە لە ناو مۆزەخانەکەتە کۆکرە ئەگەر هاوکارم بی پێکەوە هەندێک لە شتەکان پیشان بدەین ئەگەر کامرەمانەکەشم هاوکار بێت لە حەچی شتەیە کورد بەکارێ نابێ هەتاکو وەکو بەعزە ملیۆن کە و شتێکی جادووی کە جن بەکارێنەوە بە ناوی جنوشتووە ئیشی پێکراوە بۆ مەڕدارەکان بۆ دەوڵەتدارەکان بۆ ئیشوکات ئەمانە سەی کۆمەڵی ملیۆنکردن و بابەتانن کە لەو سەردەمایە بەکارهێنراوە بۆ ئیشوکاری یعنی
ئەسا ماسێریکەمە نەخۆشی مەڕ چارەکە قەدیم وا بڕوایان وا بۆ کە ئەمە نەخۆشی مەڕ چارە ئەکات و بۆ نەخۆشی بەکاردێت وە زۆر شتمان هەیە ئەم کەرەست ئەم قاپ و قاچاخانەش ئەمە هەمووی لە بەغا دروست کراوە کاتی خۆی لە بەغا و هاتوۆتە کوردستان دوای وەستاکانی سلێمانی و کەرکووکیش دروستیان کردووە ئیتر ئەمە لە کەویلەی دار و ئیشی دار و ئیشی جوانی هەورامانی خۆمانە دروست کراوە ئەم شتانە هەمووی بابەتی دارین لە کوردستانەوە چوەتە لە هەرێمی کوردستانە بڵاوی کرد بۆ بەغاچۆ مس و ئەمانش لە بەغاوە هاتوۆتە ئەمە کەوچکی دار و ئەمە ئاگر و جاخە بەکارهێناوە زۆر ماڵە دەوڵەمەندەکان هەیە بۆ نیان کاک بەڵێن پێم بڵێ ئەمە بۆچی بەکارهێنراوە بەڕاستی ئەمە لە سەردەمی زەردەشتا ئاگری پیرۆزەنەوە ئەمایە بۆ ئەو پیاوەی کە و ئاگرەی پاراس و پێویراوە ناد یعنی پیاوی پیرۆز بۆیە من کوڕێکی لە کوڕەکانم ناوە ناد و مادمات دەوڵەتی میدیا دەوڵەتەکەی کوڕەکەش بە ناوی نادەوە کازدەیان هێڵاوە ناد یعنی نادر پیاوی نادر پیاوی پیرۆز کەنیان لەو ئاگری پیرۆز بکوژێتەوە لە سەردەمی زەردەشتا ئەمە لە ماڵە دەوڵەمەکان ئاگری تیا بەکارێنراوە نەکوژاوتەوە زۆر سپاس کاک بەڵێن بەڵێلانە ئاری هەڵبەتە ئەمە ئەو مۆزەخانەیە بوو کە نێو قەزای چەمچەماڵ گەنجێک بەناوی بەڵێن کە بە خەلیفە ڕەنان ناسراوە پارچەکانی کۆ کردوتەوە لەنێو ئەو مۆزەخانەیەدا پاراستوێتی وەکو خۆی ئاماژەی پێکرد بابەتی نێوماڵن جلوبەرگنەروە متومیرون ئەو شتان کە لە مێژووی کۆنا بەکارهاتوون ئەم کۆیانی کردوتەوە لەنێو ئەو مۆزەخانەیەدا پاراستوێتی وەکو خۆی ماونەتەوە مۆزەخانەکە ڕۆژانە کراوەتەوە هەر کەسێک ئێوێ سەردانی بکات دەتوانن سەردانی بکەن و هەروەها بۆ فستیڤاڵ و بۆنەکان دەتوان پارچەکانی ئێرە ئەوەکو هاوکاری دەیدا بۆ کەسانی کە دەیانێت لە فستیڤاڵەکانە بەکاری بێنەوە تەواوی زانیاری نەبوون لەسەر بابەتی کلتوریەکان لای من بەنێو مۆزەخانە دەست خۆش